یەکەم ڕۆژی سیمپۆزیۆمەکەیە و هونەرمەندەکان سەرقاڵی ئامادەکردنی پرۆژە هونەریەکانیانن. هەڵەبجە و کارەساتەکەی بوونەتە سەنتەری کارە هونەریەکانی زۆربەی هونەرمەندەکان. من وەک هونەرمەندێک لە کارەکەمدا بە شێوەی ئەندازی و لە چوارچێوەی چەند چوارگۆشەیەکی شێوە و قەبارە جیاوازدا هەڵەبجەم پیشانداوە. چوارگۆشە تاریکەکان مێژوو و خامۆشکردنی ئەم شارەیە، ڕەنگاوڕەنگەکانیش ئەو جوانیان کە هەیەتی و تێکشکێنراوە. هونەرمەندەکان لە 5 پارێزگای عێراق و 4 پارێزگای هەرێمەوە هاتوون. هەندێکیان وە خۆیان دەڵێن ناخی خۆیان لە پرۆژە هونەریەکانیاندا پیشانداوە و هەندێکی دیکەشیان دەیانەوێت تابلۆ ڕەنگینەکانی دیکەی هەڵەبجە بەدەر لە تراژیدیا پیشان بدەن. لە ڕاستیا زۆربەی هونەرمەندان کە ئیشەکەن گزارشت لە کۆمەڵێشتی شاراوەی ناو ناخی خۆیانەکەن کە ڕەنگە زەحمەت وێ بە قسە بەوتن بتوانن دەری ببڕن، بەڵام لەبەرەوەی کە تەجروبە و ئەزمونێکی تایبەت بە خۆیان هەیە لە بواری شێوەکاریە ئەتوان لە ڕێگەی ڕەنگ و فڵچە و تەکنیکی خۆیانەوە بتوان گزارش لەو شتانی ناوەوەی خۆیان بکەن. دیواربەندی هونەری کاری دووەم ڕۆژی سیمپۆزیۆمەکەیە. لەسەر شەقامێکی سەرەکی شارەکە هەر هونەرمەندە و تابلۆیەک بۆ هەڵەبجە دەکێشێت. بێگومان پەیامی ئێمە چییە؟ ینی من لە خلال تەجروبەی هونەری خۆمەوانەیە هەست دەکەم کە هەمیشە هونەر ئەو پەیامەی کە ئەیگەیەنێ زۆر جوانتر و گەورەترێکە لەو پەیامەی کە مەسەلەن سیاسیەک ئەوێ بیڵێ یا ئەیکات. سیمپۆزیۆمەکە هەنگاوێکی کرداریە و پەیامێکی جیاوازی شێوەکاریە لە ئاز هەڵەبجە وەک فیگەرێکی دیاری تراژیدیا خستنە ژێرباری بەرپرسیارەتی هەردوو حکوومەتی ناوەند و هەرێمیشە بۆ ئاشنابوون بە دۆخ و واقیعی ئێستای شارەکە کە تایەتی. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.